رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وذكرنا منه ما نسينا وفقهنا في أمور ديننا وفق هذا الجمع المبارك برحمتك يا أرحم الراحمين. وشوستان لهركي بناشتي پروردگاتان لي. السلام عليكم ورحمة الله وبركاته. دوای دەوروبەری 30 ساڵ دابڕانی یوسف لە براکانی عليه الصلاة والسلام، ئەو برایانەی خستیانە ناوبیر و ویستیان بیکوژن یەکەم جار، دوای ئەوە فڕێیان دایە ناوبیر. ناڵێن براکان فرۆشتیان، چونکە فرۆشتنەکە کاری ئەوان نەبوو، کاری کاروانەکە بوو. کاتێ بردیان وشروه بثمن بخس دراهم، شرا بمعنى باع، باشە ئەو کاروانە بردیان و اینجا لە ناو شارە لە میسرا فرۆشتیان براکانیان نیان فرۆشۆکو لە زنجیرە فلیمی یوسفی ڕازگۆدا هەیە براکانی ئەیفرۆشن، براکانی نیان فرۆشتووە، بەڵکو براکانی بەس ئەوەیان کردووە کە خسوانەتە ناو بیرەکەوە. بیر لە خۆت بکەرەوە دای خۆت هەوڵی تیرۆرکردن و کوشتنی تۆ یابێ. زۆرجار پلانیشی داڕشت بێ بۆ سوکایەتی پێکردن و تۆمەتباریشی کردوی بە دزی پێشتر. دوای 30 ساڵ بە کزی و داماوی و محتاجی ئێنە بەردەم جەنابە پۆستێکی زۆر باڵات وەرگرتووە. چیان لێکرد؟ لە کاتێکا ئەوان تۆ ناناسنەوە، بەڵام تۆ یەکسەر ئەوانە ناسیەوە. خدای گەورە فەرمێ وجاء إخوة يوسف فعرفهم وهم له منكرون. براکانی یوسف دەنگوباسی عەزیزی مسریان بیستووە کە کەسێکی دادوەرە، یارمەتی هەژار و نەدار و برسی و تین و ئەدا، پلانێکی باشی داناو بۆ ئەوەی خەڵکی لە قەیرانی ئابووری و وشکە ساڵی و گرانی و نەهامەتی ڕزگار بکە، تەنها وڵاتەکەی خۆی نا وڵاتەکانی دراوسێش. بۆیە لە کەنعانەوە ڕویان کردتە میسر. کاتێ ئەچنە میسر ئەیانەوێ گەنم بکردن و بیبەنەوە بۆ کەنعان، بۆ لای باوکیان، لەبەرەوە کە سوکاریان لە مەرگ ڕزگارکەن. دەرگای عەزیزی مصر وەکو دەرگای بەرپرسەکانی ئێمە نییە، دەرگایان داخرا بێ بەڕووی هەوڵاتیە، نا، دەرگای یوسف پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام نەک بەڕووی هەوڵاتی خۆیە، بەڕووی هەموو هەژار و نەدارێکی دراوسێشە واڵایە و کراوەتەوە. بۆیە براکانی ئێن وجاء إخوة يوسف یەکسەر فدخلوا عليه، وجاء إخوة يوسف فدخلوا عليه، يكسر كاتئين أتشنا لاي خدي عزيزي مصر، يكسر بخيراي دخلوا عليه. هر أونا أتشنا لاي فدخلوا عليه يكسر يوسف براكاني خوي ناسيوا فعرفهم، سيمايان ديارة هاتون يكسر ناسين يوا اینجا وهم له منکرون، بەڵام ئەوان یوسف ناناسنەوە. چۆن نیناسنەوە؟ ئەوان بە مناڵی بەجیان هێشتووە. دوو، ئێستا بە زمانی ئەوان قسە ناکە، بە زمانی هەکسۆس و قبتیەکان قسەکە. سیمای گۆڕاوە، جاران مناڵ بوو ئێستا گەورە بووە. خاڵێکی دیکەش کێ بە خەیاڵیایە مناڵێک فرێدراوەتە ناو بیرێک، دوایی هێنراوەتە دەرەوەکو کۆی لە فرۆشراوە، ئێستا بوو بێتە دەسەڵاتداری یەکەمی مەسر، عەزیزی مەسر. کێ بە خەیاڵیایە؟ اینجا ناویشی گۆڕاوە. ئەوان شۆرەت و ناوبانگی عەزیزی مەسریان بیستووە، بەڵام ناوی لە میسرا گۆڕاوە. هەرچەندە قورئانی پیرۆز کاتێ باسی یوسفمان بووەکە لە زیندانەکە
دوو هاوڵەکەی زیندانی ئێنە لای یەکێکیانچی پێڵێ یوسف و ئەیوهە الصدیق و یوسف بە یوسف ناویە بە ئەمە بەڵگە نییە لەسەرەوەی یوسف هەر بە یوسفی ماوەتەوە ناوی گۆڕاوە ئێمە بە قودس ئەڵێن قودس بەڵام لای ئیسرائیلیەکان کاتێ ناوی قودسە بەنەڵێن چی؟ ئەڵێن ئۆرشەلیم کەسێکی ئیسرائیلی کاتێ ئەڵێ ئۆرشەلیم منێکی کورد کاتێ وەری گێڕم ناڵێم ئۆرشەلیم ئەڵێم چی؟ ئەڵێم قودس منێکی کورد تۆیەکی عەرەب تۆیەکی فارس تۆیەکی تورک بە جەزائیر و مەغریب ئەڵێ جەزائیر و مەغریب بەڵام کەسێکی ئینگلیز ئەڵێ ئەلجیریە ئەڵێ مۆرۆکۆ مۆرۆکۆ یعنی مەغریب سەرکە چۆن ناوەکە گۆڕا ناوەکە زۆر زۆر گۆڕا ئێمە ئەڵێن مەسر بەڵام ئینگلیز چی پێڵێ ئیجیپت باشە زۆر زۆر گۆڕا ناوەکە ئێمە ئەڵێن چین باشە ئینگلیز ئەڵێ چاینە عەرەب ئەڵێ سین خودی سینەکانڵێن چۆن کۆواوە باشە زۆر جیاواز بوو ئێمە ئەڵێن رووسیا ئینگلیز ئەڵێ ڕەشە ئینگلیز ئەڵێ ڕەشە کەچی رووسیەکان ئەڵێ ڕەسیێ سەرکە زۆر زۆر جیاوازە وشەکان زۆر زۆر جیاوازە بۆیە ناوی لە میسرا گۆڕاوە بەڵام قورئان کاتێ باسیەکە بە یوسف باسیەکە بە یوسف باسیەکە وەکو زمانی ئێمە کە ئەی خوێنینەوە کەسێک زمانی گۆڕابێ ناوی گۆڕابێ جلوبەرگی گۆڕابێ پلەپایە و پۆستی گۆڕابێ باشە شێوە و ڕوخساری گۆڕابێ بناڵبوو بێسە گەورە بوێ خەڵکی نایناسنەوە بەڵام ئەوانی دیکەوانین یوسف بۆ یەکسەر ئەیان ناسێتەوە فعرفهم وهم له منکرون لێرەدا وەکو کەسێکی تۆڵەخواز سزاخواز عاشقی سزادان بێ و تۆڵە سەندنەوە بێ وا مامەڵەیان لەگەڵا ناکە ناڵێ ئەمانە کەسێکی بەدن کەس هەیە برای خۆی بخاتە ناو بیرەوە هەوڵی تیرۆر و کوشتنی با کەس هێشتی وا بکە بۆی ئەمە فرسەتە ئەم دەرفەتە زێڕینە لە دەست خۆم نادەم یەڵا جەندەرمەکان دەست و پێیان ببەستن و بیان خەنە زیندانەوە سزایەکی چاکیان بن اینجا دوای یەکەیەکیان لە سێدارە بدەن شتیوە ناکە ڕێزێکی زۆر زۆر گەورەیان لێنێت میواندارێکی باشیان بۆکە لە کۆشکی خۆیدا لە کۆشکی خۆیدا زوو ئەچێتە لایەن قسەی خۆشیان بۆکە پێکەنین قسەی خۆش دڵیان خۆشەکە لەبەرەوە هەز بە غوربەت نەکەن هەز بە غەریبی نەکەن هەز بە بێهێزی و لاوازی نەکەن اینجا بەرەبەرە پرسیاریشیان لێکە ئێوە کێن کوڕی کێن لە کێوە هاتوون کێتان بەجێهێشتووە پێویستان چییە بۆ هاتوون بۆ ئێرە ئەلێرەدا معلوماتێکی زانیارێکی زۆر چڕ و پڕیان لێ وەرەگرێت کە خۆی چاکیان ناسێ بەڵام ئەوێ لە دەمی خۆیەوە گوێی لەوان بێت گوێی لە دەمیان بێت چۆن باسی خۆیانەکەن و چۆن باسی خێزان و خانەوادەی خۆیانەکەن ئەمە یاسایەکی دینداری و ئیمانی کە خودای گەورە پێمانە فەرمێ ئیدفع بالتی هی ئەحسن السەیئە کەسێک خراپەی لەگەڵ توا کردووە بە خراپە وەڵامی مارەوە مافی خۆتە بە خراپە وەڵامی بیتەوە چاوی کوێر کردووی تۆ چاوی کوێرکەی مافی خۆتە بەڵام بۆ مرۆڤە باڵاکان بۆ پێغەمبەران بۆ چاکان بۆ پاکان بۆ خواناسان بۆوانەی نزیکن لە خوداوە دڵیان پەیوەستە بە ئەڵڵاوە ئەمە یاسایەکی باش نییە قیساس یاسایەکی باش نییە ئەوە بۆ گشتیە بەڵام بۆ باڵاکان ئەوەی لە ژیانی باڵادا دەژین هەمیشە لێبوردەیی گەورەترە بەرەنگاربوونەوەی خراپە بە چاکە پاداشدانەوەی خراپە بە چاکە وەکو لە ئاەتەکەی دیکا پێمانە فەرمێ ئیدفع بالتی هی ئەحسن خراپێکی لەگەڵاکە بە چاکترین شێواز و شێوە وەڵامی بەرەوە چاکەی لەگەڵا بکە
فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. سركي أويك دجمني توبو خراپەی لەگەڵا ئەکردی، هەمیشە پلانی خراپەی بۆ داڕشتی، خۆشی تۆی ناویست، جارێ چاکە لەگەڵ کرد خراپ بوو لەگەڵ تا. بۆیە پێغەمبەری نازدارمان عەلەیهی السەڵات وەسەلام دەربارەی یوسف پێغەمبەرە فەرمێتی الکەریم ابن الكريم ابن الكريم ابن الكريم. كريمي كري كريمي كري كريمي كري كريم كيا يوسف كري يعقوب كري إسحاق كري إبراهيم چوار پێغەمبەر هەموویان كريم. قال ائتوني بأخ لكم من أبيكم. کاتێ ماڵاوەیان لێکە پێداویستی سەفەر و کۆچیشی بۆ ئامادە کردوون، ئەمە ڕێزلێنانێکی دیکەیە. ئەوان هاتوون گەنم بکڕن، گەنمی پێفرۆشتون، بەڵام لە ڕێگەدا پێویستان بە خواردن و خواردنەوە هەیە. چیتان پێویستە؟ پێویستیاتی کۆچ و سەفەر و کۆڕیش بۆ ئامادە کراوە، بۆیان ئامادە کراوە. لە ڕێگا پێویستیان بە چییە؟ بەڵام لە دانیشتنەکانە کاتێ پرسیاری لێ کردووە، داوای ئەوەیان کردووە جگە دەبار حشتر بۆ هەر مرۆڤێ حشترێک بارحشترێکی وەرگرتووە، وتویان ئێمە باوکمان دوو خێزانی هەیە، خێزانێکی دیکەشمان هەیە، بەڵام ئەندامی خێزانەکەی دیکەمان نەهێناوە لەگەڵ خۆمانە. بۆیە داوا لێکەن تۆ کەسێکی چاکی بارێک حشتری دیکەمان پێ خەڵات کە لەبەرەوەی لەگەڵ خۆمانە بیبین. بەڵام یوسف پیان خەڵات ناکە. لەبەر چی؟ لەبەرەوەی ئەوێ ئەم هۆکارە ئەم دەرفەتە بقۆزێتەوە بۆ ئەوەی بتوانێ براکەی بێنن لەگەڵ خۆیانە بۆ مصر لە کەنعانەوە بێنن بۆ مصر شاد بێت لەگەڵ یا. لێرەدا پرسیارێک باشە بۆچی یوسف پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام یەکسەر خۆی ئاشکرا نەکرد و اینجا بۆچی داوای لە کەسێکیان نەکرد کۆچ بکە بۆ کەنعان و یەکسەر باوک و کەسوکاری کۆچ بکەن بۆ لای ڕزگاریان کە؟ چونکە تاقیکردنەوەی یعقوب هێشتا ماویەتی تەواو نەبووە. خودای گەورە تاقیکردنەوەی سەختیەکە. هەر کەسێ نزیکتر بێ لە خوداوە تاقیکردنەوەکەی سەختترە. یعقوب چونکە نزیکە لە خواوە تاقیکردنەوەی سەختیەکە، بۆ ئەوەی زیاتر پاک بێتەوە و زیاتر نزیک بێتەوە لە خودای گەورە. هێشتا تاقیکردنەوەی ماوە. بۆ یوسف تا ئێستا ئیزنی نەدراوە خۆی ئاشکرا بکات و جواب بنێرێ با باوک و کەسوکاری کۆچ بکەن لە کەنعانەوە بێن بۆ کوێ؟ بێن بۆ مصر. باشە لێرەدا ئەوان باسی برایەکیان نەکەن، برایەکی باوکی کە ماوەتەوە لەوێ. بەڵام یوسف پێغەمبەر نافەرمێ ئەو برا بێنن بۆم، شتی وا ناڵێ. لەبەرەوەی پیان بڵێ من کێشەم لەگەڵ ئەو کەسان نییە، دژمنایەتیم لەگەڵ ئەو کەسانیە، کێشێکی شەخسیم لەگەڵ ئەو کەسانیە کە برای باوکی ئێوەیە. ئەڵێ هەر برایەک بێ، برای باوکیتان بێ، خۆی ئەزانێ یەک برایە، ئەوانیش توانێ یەک برا. بەڵام ئەمە فەرمێ هەر برایەک بێ مشکلە نییە. بئەخی لەکم من ئەبیکم، نەیفەرمووە بئەخیکم من ئەبیکم، برا باوکیەکەتان بێنن کە یەکەسە، نا، ئەفەرمێ برایەکتان بێنن لە باوکتانەوە بێ. لەبەر ئەوەی من یاسام هەیە هەر کەس خۆی ئامادە نەبێ باری حشترەکە وەرناگرێ، ئەبێ ئەو بێت کەواتە یەکێکیان بێ بەسە بۆی بارەکەی پێ خەڵات کەم. اینجا من کێ ئەڵێ باوەڕ بە ئێوەکەم کە باوتان خێزانی دیکەشی هەیە، برای باوکیتان هەیە، باوەڕتان پێ ناکەم. ئەگەر هەشتان بێ کێ ئەڵێ ئەو بارە نابن بۆ خۆتان بەشی براکەتانەدەن، کێ ئەڵێ؟ بۆیە داوایان لێکا براکەیان بێنن، هەر برایەک بێ بەڵام برای باوکی بێ. بۆیە چیانت پێ فەرمێ؟ ئەفەرمێ ئیتونی بئەخی لەکم من ئەبیکم. اینجا مەشترسن ئەلا تەڕەونە ئەنی ئوفی الکەیلە، ئەی نابینن بە چاوی سەری خۆتان من ئازوخەتان بۆ ئەپێوم بە جوانترین شێوەی پێوانە، زیادتان پێبەخشم کەمتان پێ نابەخشم، پارەی کەمیشتان لێ ئەسەنم. ئوفی الکەیلە، پارەتان چەنە؟ بە تەواوەتی بە ئەندازەی و زیاتر ئازوخەتان بۆ ئەپێوم و پێ ئەبەخشم. وأنا خير المنزلين،
من باشترین خانەخوێ و میوان دارم ڕێز لە میوانە گرم ئەی ڕێزم لێوە نەگرت ئەی نەخستمە کۆشک و تەلاری خۆمەوە ڕێزم لێ نەگرتن خانەخوێکی باش نەبووم لەگەڵتانە با ئەوانیش ئینکاری ئەمە ناکەن ئەلا تەڕەونە ئەنی ئوفی الکەیل وأنا خەیر المنزلین ئەو کاتاوان ئەڵێن چی قالوا سنراود عنه أباه وإنا لفاعلون باشا مرز بإيمش هول لقل باوك ما نابين بوي قايلي كين رازي كين برا باوكي كمان يكسلمان ألين برا باوكي كمان يك برا بس يك برا كين إما ويلي بكين كأو برا يمان بي لقل مانا بدلنيايو إما أم كارا كين وإنا لفاعلون إن شاء الله ناكن بڵێن خوا یارمەتیمان بە باسی خوا نییە متمانەیە بە ئیشی خۆیان متمانەیە بە ئیشی خۆیان اینجا کاتێ پێشەوەی ماڵاوایان لێ بکەن یوسف پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بە خزمەتکارەکانی فەرمێتی وقال لفتيانه اجعلوا بضاعتهم في رحالهم لعلهم يعرفونها إذا انقلبوا إلى أهلهم لعلهم يرجعون ئەفەرمێ ئەو کاڵا ئەو پارە ئەو زێڕە ئەو زیوە ئەو خوشکڵە یان ئەو هەر کاڵایە کە هێناویانە کە بیەن بە ئێمە گەنمی پێ بکڕن بیخەننا و گەنمەکەیانەوە بەنهێنی بە ئاگایان لێ نەبێ لعلهم يعرفونها بەڵکو کاتێ ئەگەڕۆنەوە و ئەگەڕێنەوە و بارەکەیان دائەنێن و ئەیکەنەوە کاڵاکەی خۆیان بناسنەوە بزانم من کەسێکی خراپ نیم لەگەڵەوە شتم لێ وەرگرتوون گەنم ماونەتێ پارۆ سەرۆت و سامانەکەی خۆی شانم بۆ گێڕاوەتەوە من پێویستم بەوان نییە من پێویستم بە پارە و کاڵا و شتومەکی ئەوان نییە لعلهم يعرفونها إذا انقلبوا إلى أهلهم کاتێ ئەگەڕێنەوە بۆ لای کەسوکاریان لعلهم يرجعون لەبەرەوە ئەمە هۆکارێک بێ پاڵیان پێوەنێ زۆر بکەن لە باوچان قایلی بکەن قەناعەتی پێبێنن کە براکان بێن و بگەڕێنەوە بۆ لام باشە ئەبۆ شێوازە پلان دانێ بۆ گەڕانەوەیان و کە براکەیان لەگەڵ خۆیانە بێنن دوای ئەوە ئەڕۆن کۆچەکەن ئەگەڕێنەوە بۆ کەنعان هەر ئەوەندە ئەگەنە ئەرزی کەنعان پێشەوەی بارەکەیان دابنێن و بیکەنەوە یەکسەر ئەڕۆن بۆ لای باوچیان بابەجیان مژدە بێ ئەوە ئێمە هاتووینەتەوە باری حوشترمان هێناوە دەکەسم دەبەر حوشتر خواردنمان هێناوە گەنممان هێناوە بەڵام داوامان کرد باری حوشتر بۆ براکەمان منع منا الكيل لێرا براکان ئەڵێن چی فلما رجعوا إلى أبيهم قالوا يا أبانا منع منا الكيل ئەمە دوو معنە ئەگەێنێ معنایەکەنەوەیە کە داوای باری حوشتریان کرد بۆ براکەیان بەڵام قەدغە کران لێ معنایەکی دیکەش ئەوەیە بۆ جاری داهاتوو ئەگەر براکەتان نێنن نایەڵم نزیکی ئەرزی مسر بکەنەوە بۆ ئێلایەتەکە فەرمێ چی فإن لم تأتوني به فلا كيل لكم عندي ولا تقربون ئەگەر برا باوکیەکەتان نێنن لەگەڵ خۆتانە جارێتر من یارمەتیتان نادەم پێوانەی گەنم بۆ ئێوە نییە لای من جگەوە ولا تقربون بە هیچ شێوازێ نزیکی سنووری دەسەڵاتی من نەکەونەوە ناڵم نزیکی سنووری دەسەڵاتی من بکەونەوە ناڵم پێ بنێنە زەوی مسر ئەرزی مسر بۆیە ئەمان کاتێ ئەگەڕێنەوە بۆ لای باوکیان فەلەمما یەکسەر فا نەیفەرموو ثومە یاخو واو وەلەمما نا ئەفەرمێ فەلەمما هەر ئەوەنە ئەگەڕێنەوە یەکسەر ئەچنە لای باوکیان وڵێن چی منع منا الكيل فأرسل معنا أخانا نكتل وإنا له لحافظون ئەڵێن بابەجان ئێمە ڕێگریمان لێکراوە لەوەی جارێتر بگەڕێنەوە بۆ ئەرزی مسر و گەنم بێنین بۆ ئەرزی کەنعان بۆیە داوامان لێکراوە بێ براکەشمان بێنین چونکە هەر کەسێ لەوێ نەبێ
باری حشری بۆ بار ناکرێ گەرمی پێخەڵات ناکرێ ئەبێ خۆی لەگەڵمانە بێ بۆیە براکەمان بنێرە لەگەڵمانە براکەمان ئەخانە نەکتەل لەبەرەوەی پێوانەمان بۆکەن لێران نەکتەل ینی پێوانە باشە زۆر بەداخەوە حتا لە ناو عەرەبیشە سێرەکەن کوڕ هەیە ناوی نەکتەلە ئەڵێن نەکتەل کێڵێ برای یوسف وێ زانێ نەکتەل برای کێ برای یوسفە کچ هەیە ناوی قوسی لەبەر چی ئەڵێن خوشکی موسا پێغەمبەر ئوختیهی قوسیانی شوێن پێی بکەوە بڕۆ بە دوایە ئەمرە باشە بەڵام ئەوان وازانن چییە وازانن ناوی خوشکەکەی موسا پێغەمبەر ناوی قوسیە و ناوی براکەی موسا یوسف پێغەمبەر ناوی چییە ناوی نەکتەلە ناوا نییە نەکتەل پێوانەکردن باشە بۆمان بپێوەن ینی بارێک گەنمان بۆ پێوەن وئنا له لحافظون بەدڵنیایەوە ئێمە بۆ ئەو زۆر پارێزەرین یعقوب پێغەمبەر کاتێک گوێی لە ڕۆڵەکانیە بێ ئەم قسەیە ئەڵێن یەکسەر برینی کۆنی جارێتر ئەکولێننەوە الله ئەکبەر هەمان قسە بۆ براکەی یوسف برۆ براکەی بنیامین کە یوسفە هەمان قسەیان دووبارە کردوێتەوە لە پێشە بۆ یوسف چیان وتیان براکەمان یوسف بنێرە لەگەڵ خۆمانە لەبەرەوەی یاری بکە یەرتع وەیەلعب وئنا له لحافظون ئێمە بەدڵنیایەوە بۆ ئەو ئەگەر بۆ کەس خەڵکی دیکە پارێزەر نەبین بەدڵنیایەوە بۆ ئەو پارێزەرین بەدڵنیایەوە هەوڵەدەین خۆمان بکەینە قوربانی بیپارێزین باشە لەهو بۆ ئەو لحافظون لام بۆ تەکیدە حافظ اسمی فاعلە جملەی اسمیە بۆ ثبوتە ئەمانە هەر هەموو تاکردنەوە و جەختکردن لەسەرەوەی کە ئەوان بەدڵنیایەوە هەوڵەدەن بۆی بیپارێزن جارێتر بارێتر برینی کۆنی دڵی یعقوب ئەکولێنەوە و جارێتر برینەکەی بۆ ئەکولێنەوە برینداریەکەنەوە بۆیە فرمێسکە ڕێژێت و سەیری ڕۆڵەکانیەکە ئەفەرمێ چی قال هل آمنكم عليه إلا كما أمنتكم على أخيه من قبل فالله خير حافظا وهو أرحم الراحمين دڵنیابم لێەوە متمانەتان پێ بکەم وەکو ئەوەی متمانەم بە ئێوە کرد بۆ براکەی کە ناوی یوسف بوو برتان و نەتانێنایەوە ئاوا ئێن داوا بکەن کە بنیامینی برایشی بنێرم لەگەڵتانە بە هەمان شێواز و بە هەمان دەردەسەری بەرن وەکو یوسفتان چی لێکرد وا بکەن لە براکەشی نەخێر متمانەم بە پاراستنی ئێوە نییە متمانەم بە پاراستنی خودایە فالله خير حافظا وهو أرحم الراحمين خدا چاکترین پارێزەرە میهرەبانترین میهرەبانە باشە لێرەدا هەندێ مفەسرین فەرموویانە ئەم قسەی یعقوب پێغەمبەرە وەکو ئیزنێک وایە بۆ براکانی کە ئەو برایەتان ئەنێرم لەگەڵتانە بیبەن لەگەڵ خۆتانە بەڵام متمانەم بە ئێوە نییە متمانەم بە خودایە نەخێر ئەمە دەرکردنیانە ئەمە داخستنی ئەو ڕێگایە کە ئەوان مەبەستیانە ئەو ڕێگا بگرنە بەر و ئەو دەرگا بشکێن و بیکەن و براکان بەرن لەگەڵ خوانە دەرگا داخا ئەڵێ متمانەم بە ئێوە نییە خدا ڕۆڵەی منە پارێزێ و میهرەبانە اینجا لەرە چەند معنایەکی دیکەشی تایە خدا پارێزەرە بۆ براکەشی یوسف هەر پاراستوێتی چونکە یعقوب پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام بۆ چرکە ساتێکیش بێ قەناعەتی بۆ دروست نەبووە کە یوسف فەوتاوە هەمیشە زانیوێتی کە یوسف زیندووە بەڵام نازانێت چی لێ هاتووە نازانێت چی لێ هاتووە بۆیە باوەڕی بە کوڕەکانی نەکردی هەزار سوێنیش بۆ بخۆن هەر باوەڕیان پێ ناکە کە یوسف گورە خواردوێتی ئەزانێ گورگنەی خواردووە ئەزانێ سەلامەتە بەڵام نازانێت چی لێ هاتووە بۆیە فەرمێ فالله خير حافظا وهو أرحم الراحمين زۆر میهرەبانە و میهرەبانترین میهرەبانش هەتا تەنها ئەڵڵایە بۆیە خۆشەویستەکان زۆر جار سەیری داستانی ژیانەکەی پڕە لە سەیری شتی سەیر و سەمەرە ئەبینین ئەبوایە چەند کەسانێک بمردنایە بەڵام نامرن هۆکاری مردن یەخەیان ئەگرێ بەڵام نامرن چونکە خودایان پارێزێ لە سی حوزەیرانی 2017 ئەمساڵ سی حوزەیرانی 2017
ئافرەتێکی خانەوادەیەکی مووسڵی پیاوێکەیە بە ناوی وەلید ئیبراهیم. وەلید ئیبراهیم خەلیل ئەڵێ لە بەردەرگای ماڵی خۆمان بووم لە مۆسڵ. هێزی هاوپەیمانان بردومانی ماڵەکەی منیان کرد، ماڵەکەیان ڕووخان بەسەر خانەوادەکەمە کە بریتی بوون لە 6 کەس، خێزان و مناڵی دیکەش. باشە 6 کەس لە خانوەکە بوون. تۆ تەسەور بکە فڕۆکەی ئەمریکی یاخۆ موشک ڕوو بکاتەوە بگاتە سەر ماڵێک و بدا لە ماڵە چی لێ کا بەناخی زەویە. باشە ئەڵێ بۆیە من هاوارم کرد خۆم لە دەرەوە بووم، کەسیان نەما، 6 ئەندامی خانەوادەم لەژێر ئەو بردومانە بوون. باشە خانوەکەیشم ڕۆچوو بە زەویدا. بۆیە ئەڵێ 21 ڕۆژی ڕەبق من کیسی پلاستیکی مێنا لەبەر ئەوەی تەرمەکانیان بدۆزینەوە و ڕزگاریانەکەین، بەڵام هیچ کەس نەبوو یارمەتیم بە دەریان بێنین. 100% دڵنیا بوون کەوانە مردوون. هەموو ڕۆژێک کیسی پلاستیکی ئامادە کرد و تا دوای 21 ڕۆژ هەوڵماندا تەرمەکانیان بێنی دەرەوە سێرەکەن هەر 6یان سەلامەتن هیچیان لێ ناتوە. فالله خير حافظا وهو أرحم الراحمين. هەر لە مووسڵا ئاز دەکانم ئافرەتێکی 84 ساڵ تەمەنێتی، 84 ساڵ تەمەنێتی، ناوی نەعیمە محەممەدە. لەگەڵ 34 کەسی دیکە خراونەتە خانوویەک، دەرگایان لەسەر داخراوە وەکو قەڵغانی مرۆڤی بەکاری بێنن لەبەر هاوپەیمانان نەتوانن بردومانیکەن. جێشی عێراقی نەتوانێت بردومانیکە، بەڵام بردومانیان کردن. ئەو ناوە بۆگەنی بوو هەل لە دوورەوە بۆگەنی ئەو تەرمانە بڵاو بوو بوویەوە. بۆیە دوای ماوەیەکی زۆر 7 ڕۆژی بەسەرا تێپەڕی. کاتێ ئەو بەردانە ئەو خانووە کە ڕووخاوە لای بن لەبەر و تەرمەکان بێنە دەرەوە، 34 تەرم ئەدۆزنەوە هیچیان نەماوە، بۆگەنیان کردووە. لەگەڵەوەشا ئەبینین تەرمێک لەو لاوەیە زۆر بەلاوازی ئەجوڵەیە سێرەکەن ئەم ئافرەتە 84 ساڵ تەمەنەیە کە ناوی نەعیمەیە. باشە دوای 7 ڕۆژ کەوتووە لەژێر ئەو بەردانە، لەژێر ئەو خۆڵا کە سێرگی گیانی تیاماوە، دوای ڕزگاری بوو. خدا ئەیوێ ڕزگاری کە. فالله خير حافظا وهو أرحم الراحمين. بیسکۆف مناڵێکی 4 ساڵ تەمەنی 4 ساڵە، ڕووسیە، لە جەنگلستان و دارستانێکی ڕووسیا ونەبێت 4 ساڵ تەمەنێتی. ئەو دارستانە پڕە لە گورگ و ورچ و دڕەندە. دوای 4 ڕۆژی ڕەبق کە خەڵکێکی زۆر ڕوەکەن ناو دارستانەکان و ئەگەڕێن بە چەکی گەورەوە لەبەرەوە بتوانن بزانن خوراوە چی لێ هاتووە، سەرەکەن لە بن درەختێکە خەوی لێکەوتووە. باشە 4 ڕۆژ ئەو مناڵە ماوەتەوە، نە گورگێک نە ورچێک نە دڕەندەیەک نیان خواردووە، هیچیان لێ نەکردووە. فالله خير حافظا وهو أرحم الراحمين. اینجا دوای ئەوە خۆشەویستەکان ئەڕۆن کە بێئومێدە من لەوەی باوکیان بنیامین بنێرە لەگەڵیان، ئەو کاتە ئەڕۆن بارەکانیان بکەنەوە. با بزانن کاتێ بارەکانیان ئەکەنەوە چی ئەبینن، دوایەوە چی ئەڵێن بە باوکیان، ئەنجامیان بەرەو کوێ ئەڕوا بە ئومێدی دیدار.